سڵاو عزیزان، هیوادارم هەردەم باش بن. من وەکو هونەرمەند کەماڵی گۆچین ئەم هەوێ ڕابکێنم کە لیستی مانگی 12 من لە هۆڵ بەنەفش بە کۆنسێرتێکی جوان لە خزمەت ئێوە خۆشەویستین لەلایەن کۆمپانیای کەهانی ڤیدیۆ. هیوادارم تەشریف بێنن خزمەتی ئێوەی خۆشەویست بێن. قوربانی هەموو لایەن. زندگیم زندانه چاوم پرگریانه، زندگیم زندانه چاوم پرگریانه، آه و نال و زاری با دردم درمانه. بگره و عزیزکم یستا شرمن خوشم دوی، بگره و عزیزکم یستا شرمن خوشم دوی، کسری هر لایک دکم و هستکم کتو دوی.